دانانی هەر حیزبێکی کوردستان لە لیستی تیرۆر کاریگەری هەیە لەسەر سەر تا سەری کوردستان و هەموو حیزبەکانی کوردستان چکات ئیتیهامێک هەیە بەرامبەر حرەکاتی چەکداری کە هەریەکە خارجی دەوڵەت دەست بداتە چەک تقریبان لەو سەردەمی لە سەدەی 20 بە تیرۆر وەسویەکەن چکە ڕاستە قەراراتی ئومەم متحیدە هەیە لەسەر تیرۆر بەڵام وەکو پێناسێکی قانونی وازح لەسەر تیرۆر هەتا ئێستا نییە بۆیە چەکەکی زۆر کوشندەیە مادەم چوارچێوەیەکی قانونی نەبی بە تایبەتی ئەوانەی کە لە چوارچێوەی حرەکاتی تەحەڕوری ئیش دەکەن ناچارن ئەنی دەوڵەت داگیریان دەکا دەوڵەتی نامنیە یان ئەو میلەتانەی کە دەوڵەتیان نییە چۆن گزارش لەو حەقی خۆیان بکەن ئەگەر دەست نەدەنە چەک یان داگیرکاری دەرنەکەن ئەوە تا ئێستا نقستانیەکی زۆر گەورەیە لە نەتەوە یەکگرتووەکان کە چارەسەری نەکرایە بۆیە ئەو قەزیە بەڕێم قەزی 4 میلیۆن نییە قەزیەی ڕەنگە 50 میلیۆنی کووردە و 10 میلیۆن خەڵکی ترە کە سەر بە ڕزگاری نیشتیمانین بەڵام لە کۆتاییشدا معنای ئەوە نییە ئەوش بێسوودە بەلایەن کەمەوە یەک لەو تعریفانەی کە لەسەر تیرۆرە تعریفە قانونیەکەن ئەوەیە ئەهلی تیرۆر ئەقەلیەنە کەمن کە تو دەبینی 4 میلیۆن ئیمزایان لە بۆ کۆکرێتەوە بە معناوە حرەکەیەکی شعبیە حرەکەیەکی تیرۆریستی نییە تەمسیلی شعبێک دەکات تەمسیلی قەزەیەک دەکات لەو ناحیانە باشە خۆی کۆمەڵێک مەلەفی گرنگکەیان لە ئومەم متحیدە من تا ئێستا حرەکەی کوردی لە هەر 4 پارچە کەمتر دەستیان لە بۆ بردووە بۆ نمونە لە مەلەفی ئومەم متحیدە هەیە خۆت تۆمار دەکەی بە میلەت شعب ئەجارە لە مادەی 74 ئەگە غەڵەت نەبم لە من پەیڕەوی ناوخۆی نەتەوە یەکگرتووەکان نەک میساقی ئومەم متحیدە نا پەیڕەوی ناوخۆ باز لەوەی دەکات چۆن حرەکاتی وەتەنی خۆیان تەسجیل دەکەن لەوێنترێ کۆمەڵێک ئیجراعاتی وا هەیە ئەوە وا لێ دەکات و وەکو برێی پارێزبەندێکی قانونی لە بۆ ئەوی ناو نەخرێتە لیستی تیرۆر تاریخی حرەکەی کوردی هەروە بووە چ مستەلەحەک متهم بووە وایان تومەتبار کردو کات خۆی وایان تومەتبار دەکردیان گۆ ئەوە سەر بە بەلشەفیە دوایی وتیان ئەوە سەر بە حرەکەی ئیستیعمارە دوایە سەر بە زایۆنیە ئێستا سەردەمی پرسی تیرۆرە هیچیان حەق نییە خۆی ئەوەی دەسەڵاتی داگیرکەر زیاتر ئەگەر تعریفی حتا تعریفە سیاسیەکانیش یان تعریفە قانونیەکانی ئومەم متحیدەش کە زۆرن هەمی ڕەنگە تورکیا و عێراق و ئێران و سووریا بگرتەوە نەک حرەکاتی تەحەڕوری ئەو شوێنانە بەڵام ئەو پێویستی بەوەی هەیە دەستەچی قانونناسی گەورەی عالمیمان هەبێ ما تا ئێستا ئەومان نییە کە نەخشە ڕێگایەک دابنێت چۆن بزوتنەوەی کوردایەتی سەر تا سەری کوردستان خۆ بپارێزی لەو ناوتۆرە و ئامرازی تر بکرێتە بەر کۆمەڵێک ئامراز هەیە بڕک تەفسیلی دەوێ ڕەنگە ئاسان بی و حەقیشە ئەگەر پرسیار لەسەری هەبوو ئەو ئامرازانە گرنگن کە برادرانە بزان وەبی سوودی لێ ببینن بۆ نمونە کۆمەڵێک بڕیاری نەتەوە یەکگرتووەکان هەیە لەناو یان مادەی یەکی میساقی ئومەم متحیدە هەیە مادەی ئەوە قەراری 1514 هەیە لە نەتەوەیەکرد کۆمەڵە قەرارات هەیە کە لەسەر پرسی مافی چارەنووس یعنی کورد هەموو لایەنەکان وا چاکە خۆی ببەستەوە بە قەراراتی ئومەم متحیدە مەجای شۆڕشکردن ینی حتا لە هەندێک مادەدا مەجای ئەوەیدا دەست لە بۆ چەچ بکەی دیفاع لە خۆت بکەی ئەوە یەک ئەوە وەکو پرسێکی قانونی ئەجارە بێچکە لە ئومەم متحیدە کۆمەڵێک ئیتیفاقیەتی دووەلی هەیە بە تایبەتی ئیتیفاقی ڤێننا زۆر گرنگە ئەجارە بینەوە ناوەخۆ بۆ نمونە مەلەفی قەندیل ئێستا پێشمەرگەکانی قەندیلیان گەری لایەکانی قەندیل ئەرچێکی نیشتیمانی دووەلیش بەڕێوە دەبن ئەگەر ئەوانە لەوێ نەبن ئێستا داگیرکەران بە نیازن جێهەی تیرۆری ڕاستەقینە بهێنە ئەو منتیقەی ئەوە ئەگەر بێ بکرێتە مەلەفەکی زۆر جوان یاساناسی باشمان هەبی و پارێزەر و محامی باشمان هەبی لە نەتەوە یەکگرتووەکان دەتوانن ئەوەی بکەنە مەحمیەیەکی دووەلی مەحمیەکی ئەسڵەن
لە جیاتی ئەوەی نامان لێ بنێن تیرۆریست دەتوانین ئەو کاتی بودجەشمان هەبی لە ئومە متحیدە کە چۆن چەکداری کورد پارێزەرانی کورد ئەو ناوچەیە دەپارێزن ئەوانە هەموو گرنگن مەلەفی زۆر گرنگ هەیە ئەگەر ئەو مەوزوعینگۆ مەوزوعی گرنگ کە بکرێتە توێژینەوە و دیراسە و کۆنفرانسی لەسەر بکرێت بەڕای من نەخشە ڕێگە و نەتیجەی زۆر باشی دەبی لە بۆ ئەوی هەموو حیزبەکانی کوردستان تێکڕای حرەکەی تەحڕڕی کوردی سوودی لێ بینی بیکاتە نەخشە ڕێگەیەک لە بۆ نەتەوە یەکگرتووەکان و لە بۆ پرسی دووەلی بە تاکید ئەوانە چکە تا ڕادەیەک حکوومەتی هەرێم ئەوە چی نیشانەی دووەلی و ئەترافی دووەلی هەیە چکە دەستوری عێراقش ئەترافی کردە ئەجێت تو ڕئیس جەمهور هەیە لە عێراق پێم وایە دەکرێت لەو ڕێگانە بەداخەوە حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان دەورێکی تا ئێستا زۆر ئیجابیان نەبووە تا ڕادەیەک سەلبی ڕاستە لە ڕوویەک یارمەتی برایانی پەکەکەیان داوە حیزبەکانی کوردستانیش زۆر جاروەیە ینی باسی تیرۆر دەکەن زۆر خراپە ئەمە حیزبەکانی کوردستان ناو لە یەکتر بنین تیرۆریست چکە لە بیرمان نەچی هەندەیان ناو لە یەکتر نا بۆ نمونە لە شەڕی براکوژیەکان هەموو حیزبەکان ناویان لە یەکتر نا تیرۆریست ئەسڵ بەرنامە دەکرد لە تەلەڤیزیۆنی لەسەر تیرۆر بە تایبەتی لایەنە ئیسلامیەکانیان ئیتیهام دەکرد یان پاکەکەیان ئیتیهام دەکرد یان پارتی یەکێتی ئیتیهام دەکرد یەکێتی پارتی ئیتیهام دەکرد وای لێهات پارتی و یەکێتیش لە وەزارەتی ناوخۆی یان هیجرای ئەمریکی لە لیستی تیرۆر بە هەزار هەر لەو لیستەی هاتنە دەرێ بۆیان ئاگامان لێبی داخیلکردنی هەموو حیزبە چەکدارەکانی کوردستان لە بۆ لیستی تیرۆر گەلە ئاسانە دەبی هەموو خەمی لێ بکۆن نەک یەکلا ینی ئەو محاولەی ئێستا کە هەیە کە 4 ملیۆن خەڵک ئەوە لەلایەک لەسەر ئاستی شعبی خراپ نییە حرەکەی مەدەنی سلمیە بەڵام لای ئاستش کەس ئاقویە کۆنفرانسێک بکری هەموو حیزبە کوردستانیەکان بەشدار بن کۆنفرانسێکی قانونی کە چۆن ئێمە پارێزبەندیەک بکەین لە نەخشە ڕێگەی قانونی ئیشکردن کە خۆمان لەو ناوەی دوور بخێنەوەیان ئەو ناوە نەتوانی ئێمە قەتیز بکە لە ناوچەیەک و نەشاتاتمان ڕاگری ئەنجارێک جێم لە کۆمەڵی ئیسلامی بوو وابزان بزوتنەوەی ئیسلامیش بوو لە لایەنی ترش لە یەکێتی بوو کە داوایان تورکیا داوای لێکردیە کە بە تیرۆریست وەسفی پەکە بکەن قبولیان نەکردی ئەسڵ شەوە چێ وابزانم یەک لە قیادە ئیسلامیەکانیان دەرکرد بوو لە هۆتێل لەسەر ئەوەی کە بۆی ڕازی نەبوو ئەسڵەن وتبووی ئەمن وا دەبینم ئەوەی بەرامبەری تیرۆر دەکە بەرامبەر کورد نەکورد تیرۆریستبی جارێک جێم لە جەنابی کاک مەسعودیش بوو وتی ئێمە زۆر زەختمان لێکرا کە بە پەکە برین تیرۆریست قەت ئامادە نەبووی ئەوە زۆر جێی دەستخۆشیە بەڵام هەڵوێستی ئێستا هەڵوێستەی زۆر دروست نییە ئیبرایانی پارتی دیموکراتی کوردستان کە لەگەر تورکیا چوینە ئەو هاوپەیمانێکی زۆر خراپە لەبەرەوەی تورکیا تەنها دژی حیزبەک و دژی شوێنێک نییە بە ئاشکرا قۆناغیەکەم ئەردۆغان گوتی لە ناو تورکیا شتێک نییە ناوی کوردستان با بچنە ناو هەرێمی کوردستان دوایێ وەزیری دیفاع لە بۆی ڕاست کردەوە گوتی لەسەر ئەو ئەرزەش شوێنێک نییە ناوی کوردستان کە بەخۆمان زانین ناوی کوردستان لە ڕووی تاریخی لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی لە ڕووی قانونیش زۆر لە پێش ناوی تورکیایە بۆیە برادرانی پارتی حەقوایە لەو ناحێنە بێنە پێش ئەم تا ئێستا هەستم کردێک کەمتر دێنە پێش جاروەیە هەنگاوی وا لەگەر یەکتر دەنێن هەنگاوی هێستکشکاندنە هێستیش بچێ هێستی هەموو لایەکان پێکەوە دەشتی بە تایبەتیەوەیشەی لەبەرەوەی ئەگامان لێبی تورکیا وەکو باسم کرد دژی لایەنێک و پارچەیەک نییە ئێستا لە هەمووان زیاتر وەکبری مشتری ئەوەیە خودی هەرێمی کوردستان تێک لە ئێمە معلوماتی زۆر دقیقمان هەیە چەند جارێک ئەو گەڵاڵەیان پێشکەشی عێراق کردێ بەڵام عێراق خۆی مشتری ئەو معامەرەی نیە بە تایبەتی کە سەرۆک کۆمارت کوردوی لە لای هەموو قانونناس و سیاسەتی زۆر گرنگە نۆرەی دیبلۆماسی و جوودی سیاسی دێ ئەو ناوەی کە تیرۆر لە پاکەکە و لە حیزبەکان دەندرێ ئەو جوهودەت لێ دەگری نایلی بەرهەمی دیبلۆماسی و بەرهەمی سیاسی تەبی بۆی یەکجار زۆر گرنگە پاکەکە لە لیستی تیرۆر دەربێت سەرڕای هەر لێک جیابوونەکمانەوێ حەق وایە هەموو حیزبەکانی کوردستان هەموو خەڵکی کوردستان وازم هەمووشی هەر لە ناو دڵ پێی خۆشە کە پاکە لە ناو لیستی تیرۆر دەربێ ئەوەش بۆ دەردێ وەکو باسم کرد تا ڕادێک قانون ناسی دێ مەلەفەکی تایبەتی
دروست بکرێت کاریگەری یەکجار زۆر دەبی وە زۆر گرنجە ئەوە هەنگاوی یەکەم بی برایانی پەکەکە لایەنی تر خەڵکی تر هەموو لە یارمەتی دەربین هیچ حیزبێکی کوردستان لە لیستی تیرۆر نەمین تا ڕادەیەکی زۆر پەیوەندیان پێکەوە هەیە ینی تەماشاکە ئەمە ئەو شتانی بازەکەین مستەحیل نین چکە زۆربەی زۆر جار حیزبی تر خەڵکی تر کە ئێستا دەوڵەتن ناویان لێنرایە تیرۆریست مەسەڵەن ماندێلا فەقری 28 ساڵ لە سجن بوو حرەکەی ئەیرلەندا ناوی لە لیستی تر زۆر ناوی تر هەبوو ینی ئێستا دەرهاتون و ئاساییە طبعا دەرچوونی پەکەکە لە لیستی تیرۆر مەجای دیپلۆماسیەکی زۆر زۆری لە بۆ دەکاتەوە کە مەجای وا گەورە هەیە پرسی عەبدوڵڵا ئۆجەلانیش ئاسان بکە و پرسی قەزەی کوردیش لە تورکیا ئاسانتر بکە وەکو ئەوەی ئێستا تێدایە بەتاکید ینی هەر حیزبێکی کوردستان کە دەکەوتە لیستی تیرۆر تەماشاکە کار نەگەیشتە سەر ئاستی دووەلی و ئیقلیمی و پرسی قانونی دووەلی هەتا لە فەیسبوک کاریگەری هەیە ئێستا تو ناتوانانی هەواڵەکی پەکەکە دانەی گەریلایەک شەیدێکی گەریلادانەی یەکسەر سزات هەیە کەواتە معنای وەیە کاریگەریەکانی لەو سەردەمەی زۆر زیاترە لە سەدەی 20